سڵاوتان لێبێ هەوڕێیان خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. کۆریای باکوور تاکە وڵاتەکە زۆرترین و سیرترین یاسای بەسەر هەوڵەتیاندا سەپاندووە. هەندێک لەو یاسایانە لە وڵاتانی تر بە مافی سەرەتایی مرۆڤدا دەنرێ کەچی هەوڵاتانی ئەوێ لەسەری دەگیرێن. ماڵپەڕی ئەبوونەواف هەندێک لەو یاسایانی بەم شێوازە بڵاو کردوتەوە. ئەمڕۆ باسی 12 شتی زۆر ئاسایی دەکەین کە لە کۆریای باکوور قەدەغە کراوە. لەگەڵمان بن. ئەگەر تۆ گەیمەریت و ئارەزوو دەکەی کارتی PS4ەکەت بە خۆڕایی دەستکەوێ ئەوە هەر ئێستا بچۆ سەبسکرایبی ئەم کەناڵە بکە و کۆمنت بۆ کۆتا ڤیدیۆی کەناڵەکەی بنووسە. ڕاستەو خۆ ناوتان دەچێتە تیر و پشکەوە بۆ برنەوەی $50 کارتی PS4 کاتێک کەناڵەکە دەگاتە 6000 سەبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا و کەناڵێکی زۆریش جوانە هەمیشە لایڤ یاری فۆرتنایتی تێدا دەکاتەوە. بۆیە داوا لە بینەرە دڵسۆزەکان دەکەم هەمووتان بچن سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و هەروەها پشتگیریشی بکەن لە ڤیدیۆکاندا. یەکەم بەکارهێنانی ئینتەرنێت سنووردارە. ئەگەر دیکتاتۆرێکی زیرەک بێت دەبێ ئەوە بزانێت کە پێویستە ڕێگری لە خەڵکەکەی بکە بە تایبەتی لەوەی ئەو شتانە ببینێت کە لە دەرەوەی وڵات ڕوودەدەن و ئەم شتە لە کۆریای باکوور بە ئاشکرا هەیە و شتێکی زۆر قورسە کەسێکی ئاسایی ببینی کە ئینتەرنێت بەکار بهێنێ. ئەگەر بتەوێت لاپتۆپێک بکڕی پێویستە مۆڵەت وەربگری و کۆمەڵە کەسێکی کەم خاوەنی لاپتۆپن لە وڵاتەکەدا و ئەگەر لاپتۆپێک شت دەستکەوت ئەوە خەیاڵی ئەوە نەکە یوتیوب و فەیسبووکت بۆ دەکرێتەوە. نەخێر بەڵکو کوانگیۆنگت بۆ دەکرێتەوە کە زۆرە ئینتەرنێتێکی تایبەتە لە کۆریای باکوور کە بە وردی لە ژێر ساودێریدایە کە تەنها دەتوانانی سەردانی ئەو سایتانە بکەی کە سەر بە حکوومەتە و ڕێگەی پێدراوە یاخود وڵامی نامەکانت بدەیتەوە. دووەم کڕینی ئۆتۆمبیل بە پێی قسەی ئەو گەشتیارانە بێ کە سەردانی کۆریای باکووریان کردووە شتێک هەیە کە سەرسامی بووبن لە کۆریای باکوور ئەوەیە کە شارەکان زۆر هێمنن چونکە خەڵکی مافی ئەوەی نییە ئۆتۆمبیل لێ بخوڕێ یاخود بیکڕێ. تەنانەت ترافیک لای تیژبوونی نییە لە کۆریای باکوور. بە دڵنیاییەوە ئەم بڕیارە تەنها بۆ کەسە ئاساییەکانە و خاوەن دەسەڵات و پاشا و خێزانەکەی ئۆتۆمبیلی گرانبەهایان هەیە بەڵام کەسانی ئاسایی دەبێت یان بە پێ یان بە پاسکیل هاتوچۆ بکەن. سێیەم هەڵبژاردننی کار. ئەگەر تۆ لە کۆریای باکوور بیت بۆ نییە زۆربەی هەرە زۆری شتەکان بە دڵی خۆت هەڵبژێری. بۆ نمونە جلەکانت شێوازی سەرچاکردنت یان چۆن بەڕێگادا دەڕۆی تەنانەت ئەو ئیشەی کە دەشیکەیت ئەوەش ناتوانانی بە دڵی خۆت هەڵی بژێری. ئەگەر بتەوێت لە کۆریای باکوور ببیتە وێنەگەر یاخود پزیشک یاخود ئەندازیار ئەوە پێویستە ئەمانە لە بیری خۆت ببیتەوە. ئەگەر باوکت کارگوزارە پێویستە تۆش کارگوزار بی. ئەگەر باوکت جوتیارە تۆش جوتیاری و بیر لەوە نەکەیتەوە کە واز دە ئیشەکە بهێنی یاخود خۆت خانەنشین بکەی چونکە لە کۆریای باکوور ئەگەر بتەوێت ئیشێک بکەی پێویستە تا کۆتایی تەمەنت ئەو کارە بکەی و خانەنشینش ناکرێی. چوارەم نوشتانەوەی ڕۆژنامەکان. ئەگەر خوا نەخواستە تۆ ڕۆژێک لە ڕۆژان لە کۆریای باکوور خۆت بینیەوە و هەروەها ڕۆژنامەیەکت بەدەستەوە بوو کە وێنەی کیم جۆن ئۆنی پێوە بوو یاخود وێنەی باوکی پێوە بوو ئەوە قەت بیر لە نوشتانەوەی ڕۆژنامەکە نەکەیتەوە یاخود بیدڕێنی چونکە باوەڕ ناکەم بە زیندوی بمێنیتەوە لە ژیاندا یاخود زارتر دنیای ڕووناک ببینیتەوە چونکە ئەوە یەکێکە لە گەورەترین تاوانەکان. بۆیە هەرگیز لە کۆریای باکوور کەس ناوێرێت ڕۆژنامەکان بنووشێنێتەوە بیکاتە نێو جانتاکەیەوە. پێنجەم لەبەرکردنی جلوبەرگی جینس. قەدەغەیە جلوبەرگێکە لەبەر بێ کە لە جینسی شین پێک هاتبێ چونکە سەرۆکی وڵات ئەوە بە نیشانەیەک بۆ ئەمریکا دەزانێ لەبەرەوەی پانتۆڵی کابۆیان جینس سەرەتا لای ئەمریکەکانەوە سەری هەڵداوە. پێویستە کەسێک بچێ بۆ لای کیم جۆن ئۆن و پێی بڵێ کە زۆربەی ئەم پانتۆڵانەی ئێستا لە وڵاتی سین دروست دەکرێن نەک ئەمریکا. بۆیە بە تەواوی قەدەغە کراوە و هیچ کەسێک بۆی نییە لە پێی بکات. شەشەم هەبوونی هەمان ناوی سەرکردا. لە کۆریای باکوور نابێ ناوەکەت هەمان ناوی سەرۆکەکەت بێ. ئەم بڕیارەش لەلایەن باوکی کیم جۆن ئونەوە دەرکراوە و لە ساڵی 2011 و چەند مانگێک پێش ئەوەی کیم جۆن ئون دەسەڵات بگرێتە دەست لیژنەیەکیان پێکهێنا بۆی ئەو کەسانی کە هەمان ناوی سەرۆکە تازەکەیان هەیە ناوەکانیان بگۆڕن بۆ ناوێکی تر تاوەکو هەمان ناوی سەرۆکەکەیان نەبێت. حوتەم پەیڕەوکردنی ئاین. لە کۆریای باکوور لە دەستوردا نووسراوە هەموو کەسێک مافی ئەوەی هەیە کە پەیڕەوی ئەو ئاینە بکە کە باوەڕی پێیەتی
بەڵام ئەمە پەیڕە و ناکرێ و هیچ جۆرە ئازادیەک بوونی نییە. دەیانەوێ هەموو خەڵکەکەی بێدین بن واتە مولحید ببن و ئەوەی ڕازی نەبێ لە سەریان زیندانی دەکرێت یان ڕەوانەی دەرەوە دەکرێت و سەرکردە ئاینەکان دەکوژرێن و لە ناویش دەبرێن و بێزاری لە حاڵی وڵاتەکە و دەتەوێت وڵاتەکە بەجێبهێلی بەڵام ناتوانانی ئەو کارە بکەیت چونکە بەهرسی هۆکارێک بێ ناتوانانی وڵات جێبهێلی ئللا ئەگەر ئیزن لە سەرۆکەکە وەربگری و ئەگەر هەر بتەوێت وڵات جێبهێلی ئەوە هەڵبژاردەی زۆرت لە بەردەست نییە. یەکەم رووسایە کە ڕێگاکەی پڕکراو لە بۆمبی سێنراو و پڕە لە سەربازانی سەرسنوور و دووەمیش وڵاتی سینە کە ئەویش دەبێت لەگەڵ قاچاقچیەکی باش و شارەزا بڕۆی چونکە ئەگەر دەستگیر بکری ئەوە ڕاستەوخۆ دەتگەڕێنەوە بۆ ناو کۆریای باکوور و لە پێش چاوی خەڵکیەوە لە نێو بازاردا لە سێدارە دەدرێت بۆ ئەوی کەس بیر لەوە نەکاتەوە وڵات جێبهێلێت. نۆیەم سیرکردنی کەناڵە بیانیەکان لە کۆریای باکوور قەت شەڕ نابێت لەگەڵ خێزانەکەتدا لەسەر ئەوەی لە چ کەناڵێک دای بنێ چونکە تەنها سێ کەناڵ بوونی هەیە، دوانیان تەنها لە کۆتایی هەفتە پەخشیان هەیە، ئەوی تریش کەناڵێکە کە سەر بە حکوومەتە و تەنها 5 کاتژمێر پەخش دەکات لە ڕۆژێکدا و ئەگەر هیچ لە تەلەڤیزۆن بوونی نەبوو ئەوە نەکەی بچی سەیری کەناڵێکی بیانی بکەی چونکە خۆ تووشی لە سێدارەدان دەکەی بە فیشەک. لە مانگی 11 ساڵی 2013 بە بەرچاوی خەڵکیەوە چەند کەسێک گولە باران کرابوون بەهۆی ئەوەی کە سەیری بەرنامەی بیانیان کردبوو. ڕاستە هەندێک بەرنامە هەند سوودیان نییە بەڵام نابێت تەماشای ئەو کەناڵانەش نەکەی کە فیلمی ئاکشن بڵاو دەکەنەوە. دەیەم تەلەفۆنکردن بۆ دەرەوەی وڵات. لەو کاتەوەی کۆمپانیای میسری ئۆراسکۆم هێڵی پەیوەندی داناوە لە کۆریای باکوور لە 100% خەڵکی تەلەفۆن بەکاردەهێنن. ڕاستە ئەمە ڕێژەیەکی کەمە بەڵام پارەت لێ وەردەگرن بەرامبەر ئەوە و دەبێ ئەوەش بزانی کە موچەی مانگانە تەنها 50 یۆڕۆیە چونکە بە باوەڕی سەرۆکی وڵاتەکە بێ خەڵکی پێویستی بەوە نیە پارەیەکی زۆر وەربگرێ چونکە دەوڵەت شتی زۆریانی بۆ دابین کردووە بۆیە تەنها کەسە دەوڵەمەندەکان هێڵی تەلەفۆنیان هەیە چونکە دەبێت نزیکەی چەند سەد دۆلارێکی پێ بدەیت و دواتر زۆر بەکاری ناهێنیت چونکە نەدەتوانی تەلەفۆن بۆ دەرەوەی وڵات بکەی و نەدەتوانی کۆنێکتی ئینتەرنێتی بکەی. ئەگەر هەر زۆر دەتەوێت تەلەفۆن بۆ دەرەوەی وڵات بکەی ئەوە دەبێ بچی لە بازاڕی ڕەش مۆبایلێک بکڕی و خۆت تووشی مەترسی لە سێدارەدان بکەیت. یانزە ڕێکلام قەدەغەیە. هیچ ڕێکلامێکی بازرگانی نابێت لەسەر شقامەکاندا هەڵبواسرێ. ئەوانەی هەڵدەواسرێن تەنیا تایبەتن بە کاروباری حکوومەتەوە. دوانزە بێگومان هەر کەسێک تاوانێک ئەنجام بدا ئەوە مافی ئەوەی هەیە کە بخرێتە زیندانەوە بەڵام لە کۆریای باکوور زیادەڕۆییان تێیدا کردووە چونکە یاسایەکیان دەرکردووە کە هەر کەسێک تاوانێک یاخود دزیەک ئەنجام بدا ئەوە نەک تەنها خۆی بەڵکو تەواوی خێزانەکەشی دەخرێنە بەندینخانەوە. بۆیە ئەگەر لە کۆریای باکوور بوویت هەرگیز فکر لەوە نەکەیتەوە تاوانێک ئەنجام بدەیت وا گریمان خۆت توانی دەرباز ببیت ئەی خێزانەکەت چۆن دەرباز دەکەی. ئێوە ڕاتان چیە لەسەر کۆریای باکوور؟ بەڕای ئێوە ئەم یاسایانە شتێکی باشە یاخود خراپە و کام یاسا سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بووی. ئەگەر ڤیدیۆکە من بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکە و هەروەها شەیری بکە لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات و ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسەوە ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.